ئێمە ئەبینین چ لە ماڵەکانی خۆمان بێ یاخود لە ڕێستۆرانت و کافتریا و چێشخانەکان بێ کاتێک خواردنێ دروستەکرێ بڕێکی زۆر لە ڕۆنەمێنێتەوە. ئەم بڕە ڕۆنە فرادرێتە ناو ئاوەڕۆکان، ئەمەش تەئسیرێکی مەترسیداری هەیە. یعنی جگە لەوەی کە ئاوەڕۆکان لەوانەیە قەتیس بکە و دای بخە، یەکێکتر لە کاریگەریەکانی ئەوەیە کە ئەگەر تێکەڵ بۆ نمونە دەریاکان بێ، ئێمە ئەزانین ئاو و ڕۆن تێکەڵ نابن چکە دوو چینی جیا دروستەکەن. بۆیە یەکێک لەو کاریگەریانەی ئەوەیە کاتێچێتە ناو دەریاکان ڕووناکی خۆر بەباشی ناتوانێت بگاتە ژێر دەریا. ئەو ڕۆکانەی لە ژێر دەریان یاخود ئەو ماسیانە یاخود هەر زیندەوەرێک لە ژێر دەریا بێت، یعنی کارلێکێکی گونجاو ڕوونادا لە ژێر دەریاکە بۆی بتوانێت لە ژیان بەردەوام بێت. ئەمە مەترسیدارە بۆیە وەکو هەنگاوی چارەسەر خەڵک ئەتوانێت کە ئەمە لە شوێنێکی دیاریکراوە کۆ بکاتەوە، نەوەک فڕی بدات یعنی بەم شێوە بۆ ناو ئاوەڕۆکان، چونکە ئەمەوە گوتمان مەترسیەکی زۆری هەیە. جودێکی زۆ سەرفەکرێت هەنێ جار بۆ سەوزکردنەوە، بە ئەمەش هەنێ جار بە چاندنی کۆمەڵێک نەمام، هەنێ باخچەمان هەیە کە بۆ نمونە بە 50 ساڵ زیاترە خزمەت ئەکرێت. بەڵام بەداخەوە ئێمە کێشەیەکمان هەیە کە ئەویش کۆمەڵێک نەمام و درەختی وڵاتان هەیە کە یێتە وڵاتەکەمانەوە کە سروشتی نین یاخود چۆن بڵێ نەیتیڤ نین بە کوردستان، کە ئەمانەش کە جودێکی زۆریان لەگەڵا سەرف ئەکرێ، بەڵام چووکە لە سروشتە لەگەڵ کەش و هەوای کوردستانە گونجاو نییە و هەروەها پاڵپشتی جۆراوجۆری زیندەوەری ناکات لە کوردستان. هەنێ جار بۆ نمونە چەند ساڵێکی زۆر کە خزمەت ئەکرێت، بەڵام دوایە گۆڕانێکی کەش و هەوایە پلەیەکی گەرمی زۆر نزم یاخود پلەیەکی گەرمی زۆر بەرز ئەبێتە هۆی فەوتانی تەواوی دارستانەکە، یاخود بۆ نمونە بڵاوبوونەوەی نەخۆشی تیانە کە ئەمە لە ڕووەکەکانی خۆمان یاخود درەختەکانی خۆمانە زۆر کەمە. ئەگەر یەکێک لەوانە بۆ نمونە وەربگرین، بۆ نمونە داری سنەوبەر کە دارێکی زۆر جوانە، بەڵام چونکە سروشت تایبەت نییە بە سروشتی کوردستان، هەنێ جار دارستانی وامان هەیە کە تەمەنیان سەر و 70 ساڵە، بەڵام بەهۆی بڵاوبوونەوەی نەخۆشیەوە هەنێ جار بۆ نمونە بینیمانۆکو لە ڕانیا ڕوویە بڵاوبوونەوەی نەخۆشیتیانە بۆ هۆی لە دەستدانی دارستانێکی گەورەی داری بە تەمەنی سنەوبەر. ئەتوانین جێگرەوەی ئەم سەوزکردنە بکەین بەو تۆوانەی یاخود ئەو درەخت و نەمامانەی کە تایبەتن بە کوردستان، وەکو بەڕووە، گۆیژە، قەزوانە، ترشە، داری کێکفە، ئەمانە تایبەتن بە کوردستان لەگەڵ ناوچەی زاگرۆس و دارستانی بەڕووی تێکەڵا خۆیان گونجاندووە و تەمەنیشیان زۆرە. بۆ نمونە هەنێ جار کە تۆوێک تۆی ڕوێنی ئەگە سەرکەوتوو بێ لەوە چێ تەمەنی بگاتە سەر و 500 ساڵ، هەنێ بەڕوومان هەیە تەمەنەکەیەکا بە 900 ساڵ. بۆیە ئەمانە ئەتوانین گەرانتی ئەوە بکەین کە بۆ چەند ساڵێکی زۆر ئەمێنێتەوە و ئەو جوهدەی کە تایە سەرفەکەین جێی خۆی ئەگرێت.